سروان دخيلة سروان دخيلة أقرب دباري شفو بناتي كردان لولا وخشك ديراك وين قرباني موكو براكا او كراناك يا خي خوي بدريه شو لك يداني زدتني ويروح ظلام بفروش ظلم بفروش ئەمڕۆ یادی گەورەترین کارەسا دەکەینەوە ئەمانی کەیبین کۆمەڵی هونەری میلی کوردستانە ئەم بەڕێزانەش ئەندامی کۆمەڵی هونەری میلی کوردستان بەرامبەر لە هەمان کاتە ئەندامی گروپی تیڤی مۆسیقای سەربازی سەر بە وەزارەتی پێشمەرگان سوپاسیان دەکەم کە ئەندامی ئێمەشن لە هەمان کاتە بۆیە بۆ مەقامی کاک میریا حوسێن دەستمان پێکرد ئەمەیە کۆمەڵە شت ڕوونکەمەوە لە ساڵی 92 ئێمە لێرە ئەم چالاکیە بەخۆبەخشەکەینەوە بۆی نەزرێکی خراپتان نەبێ ئەمە بێ دەرخستەیە وەکوانە نیە کە 4-5 دەفتەری بۆ سەرکردەوە لەسەر خوێنی شەیدانی هەڵەبجە ئێمە لێرە هەموو ساڵێک بەخۆبەخە لەسەر ئەرشی خۆمان هیچ بنەتێ بەسەر خاک وڵاتی خۆمان و شەیدانە ناکەین ئێنەم چالاکیانە هەمووی خۆبەخشە لە 92 تا ئێستا ئەوەی کاک میریاش ئەو مەقامە هەر لە ساڵی 88 لەگەڵ ڕوودانی چیمەبارانی هەڵەبجەیە بە بوێرانە و بە ئازایەتی لەو ساڵەیە کە ئەندامی ئێمەویش ئەو مەقامی وتووە وەڕۆ کاکزایش کە لێرەویش مەقامی بۆ هەڵەبجە وتووە لە دوای ڕاپەڕین ئەمڕۆ کۆمەڵە ماشی پشتوێ لێبرین بەس من یەک تکام هەیە کاتی ئەوەش کە نەریتەکە ئێمە دامەنێنە ساڵی 92 ئێمە نەریتەمان دایەنا کە ئەبێت چەند چرکە ساتێ بە بێدەنی سیارە ڕێبوارەکان هاتوچوە هەموو شتێک ڕابگرین وەکو شکۆ وەکو ڕێزێنانێ لەو هەموو قوربانی شەهیدانی هەڵەبجە تکا لە برادرانی مرۆڤەکەم کاتی ئەو کاتێک هات کەەوە بزانین 11 چارەکە تکاکەم هەموو شتێک لە جوڵە بوەستێتەوە دوی ئیسپاتێک پایتەختی ڕۆشنبیری ڕێز لە شەهیدان و قوربانەکانی خۆی بێت کاتی نەتەکات هات عازەی تکاکین ئەو کاتی ماشی جەنازە دێین تکا هەموو بە بێدەنی بەبێ جوڵە ئەوە ڕێزێکی گەورەیە لە شەیدانە سوپاسان دەکەم جارە
شارەکەی بەهاری سوور دنیا خەمە ژیان ژانە بۆ شارەکەی بەهاری سوور هیروشیمای کوردستانە هەڵەبجەی دایکی شارە زوور کۆرپە بە بێشکەولانکەوە منداڵ بە سنگی دایکەوە بۆ یادی نەورۆزی ئەمساڵ سوتان بوون بە کۆی زوخاڵ شەرتە هەموو بەردووداری شەرتە هەموو بەردووداری هەڵەبجەی تیری ڕزگاری بکەینە خەنجەری تۆڵەی بەرپشکێی کوردەواری دنیا غەمە ژیان ژانە بۆ شارەکەی بەهاری سوور هێرۆشیمای کوردستانە هەڵابجەی دایکی شار زوور کارە ساتێکی وەها بوو دنیا لەو دەما هەژا بوو کارە ساتێکی وەها بوو دنیا لەو دەما هەژا بوو هەڵابجان هێرۆشیمایە دەریای فرمێسکی دنیایە هەڵابجان هێرۆشیمایە دەریای فرمێسکی دنیایە کوربا بە بێشکەولانکەوە منداڵ بە سنگی دایکەوە کوربا بە بێشکەولانکەوە منداڵ بە سنگی دایکەوە بۆ یادی نەورۆزی ئەمساڵ سوتان بوون بە کۆی زوخاڵ بۆ یادی نەورۆزی ئەمساڵ سوتان بوون بە کۆی زوخاڵ هەڵابجا هێرۆشیمایە دەریای فرمێسکی دنیایە هەڵابجا هێرۆشیمایە دەریای فرمێسکی دنیایە شەرتا هەموو بەردووداری هەڵابجەی تیری ڕزگاری شەرتا هەموو بەردووداری هەڵابجەی تیری ڕزگاری بینە خەنجەری تۆڵەی بەرپشتێنی کوردەواری بینە خەنجەری تۆڵەی بەرپشتێنی کوردەواری شەرتا هەموو بەردووداری هەڵابجەی تیری ڕزگاری شەرتا هەموو بەردووداری هەڵابجەی تیری ڕزگاری هەزاران ساڵ یاری پاکی شەیدانی هەڵەبجە و سەرجەم شەیدانی کورد و کوردستان خۆشەویستان پانزە و بیست دەقە ئەو کاتەیە کە کارەسەتەیت یاڕوە هیوادارم هەرەومان پێکرێ چکە پیشانی میدیای هەیە دنیایە کە هەموو شتێک لە یانزە و بیست دەقە لە جوڵە بکەوێت تکایە لە یانزە و بیست دەقە تکایە هەوڵەی هەموو شتێک لە جوڵە بکەوێت سەیاران ڕێبارەکان برادران ئەو هەموو میوانە خۆشەویستی دێرن ئەو بەڕێزانە هەموومان پابند دەبین لە یانزە و بیست دەقە تاو کاتە بۆ بیستی چەند مارشێکی دەکەوە Gracias.